کۆبنەوەمان لەگەڵ ڕێکخراوی یونیسێف کرد کە هاتبوو لەگەڵ ممثلی وەزارەتی تەربیە عێراقی نوێنەریان لەگەڵ نوێنەری لەگەڵ قایمقامی چەمچەماڵ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ ئەوەی بتوانین کێشەی ئاوارەکان لە هەرێمی کوردستانە بتوانین بگەینین بە چارەسەرێک و لە قەزای چەمچەماڵ بەڕاستی ئێمە کێشەیەکی زۆرمان هەیە لەبەرەوەی قەزای چەمچەماڵ نزیکترە لە حدودی کەرکووکەوە ئاوارەیەکی زۆری عەرەبڕی تێکردووە و ئەو ئاوارانەش بەڕاستی لە ڕێگای قایمقامەوە کە ڕوونی کردەوە لەوە زیاتر ناتوانن ئەو هەموو ئاوارانە وەرگرن لەبەرەوەی ئێمە بودجەمان بڕاوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە چەند ساڵە بودجەمان بۆ نایە 4 ساڵە ئێمە مەکتەبەکانمان تعمیر نەکردوێتەوە مەکتەبی تازەمان دروست نەکردووە و ناتوانین بینایەن بینێ لەبەرەوە هەندێک جار لە قەزاکانە و لە قەزای چەمچەماڵیش دەوامێکمان ناونەتێ بە مەکتەبەکان بەڵام دوای ئەوەی کە مەکتەب تەواو بێ مەکتەبەکەمان بۆ وێرانەکەن یعنی زۆر خراپ هەڵس و کەوت دەکەن لە ناو خوێندنگاکانە ئێمە گلەی ئەومان هێلیان بەڵام ئێمە ئێستا بە یونیسێفمان وت کە ممثلیە نوێنەری وەزارەتی تەربیە عێراقی لە سلێمانیە ببێ بە فشار لەسەر حکوومەتی عێراقی بەڕاستی کە زۆر یارمەتی ئاوارەکانی خۆیان بە یعنی ئەم ئاوارانە لە سنووری خۆیان لە ئەنبارەوە کاچێتە بەغا لە بەغا داوای کەفیلیان لێەکە ئێستاوان هاتوونەتە سلێمانی بودجەش نانێرێ لە باتی دیاری و معاش بۆ کوردستانی بنێرێ ئاوارەیەکی زۆری عەرەبی بۆ نردوین کە ناتوانین ئێمە ئیستیعابیان بکەین بەڕاستی بوون بە ئەرکێکی قورس لەسەر هەرێمی کوردستان و لەسەر مەکتەبەکانمان بەڕاستی لەسەر تەربیە و جگەلەوەی ئێمە لە مەکتەبەکانیشتمانە ناتوانین لەناو سنتەری سلێمانی هیچ خوێندنگایەک بین بە ئاواری عەرەب لەبەرەوەی ئێمە خۆمان زەختێکی زۆرمان لەسەرە و مەکتەبەکانمان قەڵەباڵغا ئەتوانن خوان لە ڕێگای حکوومەتی عێراقی و پارەی هەیە ئێمە عەرزەمان بۆ دابین کردوون چەند ساڵێکە پیانەڵێن عەرزەتان عینیە بە مۆقەتی وەزارەتی پەروەردە کابینەی لەسەر دابنێن و بیکەن کە خۆیان نایکەن ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئێهمالی وەزارەتی تەربیە عێراقی کە گرنگی بە هاوڵاتیەکانی خۆی نایە و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پارێزگای سلێمانی ئێمەش یعنی هاوکاریەکانمان سنووردارە ناتوانین لەوە زیاتر لەبەرەوەی میزانیەیە وەجگەلەوە ئێمە خۆشمان تەلەبەیەکی زۆرمانەیە ساڵ بە ساڵ تەلەبەکانمان زیاکە خەڵکی تر لەم لەولاوە لە قەزاوەکانی ترەوە لە پارێزگاکانی ترەوە ئەگوێزنەوەیان بۆ سلێمانی لەبەرەوە ئێمەش ئەرکێکی زۆر گران لە کەوتۆتە سەر ئەرشانمان لە سلێمانیا 61,000 تەلەبەی عەرەبی ئاوارە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە و 82 خوێندنگایان کردوتەوە خۆیان حکوومەتی عێراقی کردوێتەوە کە 20 لە دەرەوەی سلێمانیە و 61 لە ناو سلێمانیایە و ئێمە جگەلەوەش حەو مەکتەبی عەرەبیمان هەیە کە دراسی سیستمی وەزارەتی هەرێمی کوردستان جێبەجێکە ئەوانش 10,000 خوێندکاری تایە ئەگەر ئێمە حسابی بکەین بخێنە سەر ژمارەکەی کە هەمانە ئەکاتە 82,000 خوێندکار لەبەرەوە 82,000 خوێندکاری عەرەب لە سلێمانیا هەیە